یاریکی باشمان ئەنجام نەدا لە ویلایەتی گەمەکەم ئەمە یانی دۆ باشترێنە لە کۆنتڕۆلی ناوەڕاستی یاریەکان لە باڵەکاندا هێرشی باشیان دروست ئەکرد لەسەر ئێمە تا ناوەڕاستی گەمی یەکەم لە ناوەڕاستی گەمی یەکەمەوە تاوەکو کۆتایی باش بوو ئێمە لە گۆڕانکاری گچکەمان ئەنجامدا توانیمان مەساری یاریەکە بگۆڕین و یاریەکە تقریبان تەوازن و هاوسەنگی بگەڕێنەوە بۆ گەمی یەکەم و گەمەکە بە هیچ بە هیچ کۆتایی پێهاتە گەمی دووەم ئێمە باش یاریەکەمان خوێندەوە چەند گۆڕانکاریەکمان کرد ئەم گۆڕانکاریە بۆ ئەوەی کە ئێمە زۆر بە باشتر ناو یاریگا دەربکەوین و بتوانین گۆڵێک تۆمار بکەین و گۆڵەکەش زۆر بلە یاریەکی مەلعوبەوە زۆر بە جوانی و بەڕێکی ئەنجامدرا بەڵام لە کۆتا دەخولەکە یانی ئەوەی کە زۆر نەخوازرا و بڕوویدا ویش ئەنجامدانی دوو هەڵی زۆر گچکە و بۆ هۆکاری ئەوەی ئێمە یاریەکە لە بردنەوەوە بگۆڕێت بۆ دۆڕانگەر. بسم الله الرحمن الرحيم. حقيقة مباراتنا اليوم مع نادي سوران في ملعب سوران. بالبداية نشكر الجمهور الرائع لنادي سوران اللي حاضر واللي كان يمكن هو اللي حفز حتى لاعبي نادي دوك على تقديم المستوى الرائع. كنا مسيطرين على المباراة وخصوصا في الشوط الأول اللي كنا يمكن أضعنا ل 8 إلى 9 فرص سهلة، كان ممكن نطلع الشوط الأول بهدفين أو 3. حتى في الشوط الثاني كانت قراءة المباراة بصورة صحيحة، تأخرنا بهدف من هجمة وحيدة، لكن بالتبديلات وقراءة المباراة استطعنا العودة إلى المباراة، استطعنا تسجيل الهدف الثاني وحتى كنا قريبين على الهدف الثالث. يعني أنا أشكر اللاعبين حقيقة لاعبين نادي هوك للمجهود اللي قدموه واللي كنا احنا راسمين يمكن نبذوه بالملعب.